هەرێمی کوردستان بە کۆمەڵێک قەیراندا تێدەپەڕێت. قەیرانی دارایی، قەیرانی سیاسی، قەیرانی یاسایی و شەڕی داعش. خۆی ئەگەر ئێمە تەبایی سیاسیمان هەبێ و لە هەرێمی کوردستان هەموو لایەنەکان بەیەکەوە گونجاو بین و تەبابین و دڵسۆز و خەمخۆری خەڵک و وڵاتی خۆمان بین، ئەمن دڵنیام ئێمە لەو ئاڵۆزێک کە بەناوچەکەدا تێدەپەڕێ، ئێمە ئەگەر نەشتوانین دەستکەوتی باشمان دەستکەوێ، بەلانی کەم ئێمە لە زەرەر و زیانە گەورەکانی پارێزراو دەبین. بەڵام ئێستا هیچ کامێک بە سەرکردەکانیشەوە، بە بەرپرسە باڵاکانی هەرێمیشەوە هیچ نازان دەربارەی ئەوە کە ئەوەی لە منتەقەکە دەگوزەرێ کورد چی بەسەردێ. هێندێک پێی وایە بە زیان و زەرەری کورد تاوا دەبێ، هێندێکیش پێی وایە کە ئەوە دەرفەتێکی باشە بۆ کورد. دەرفەتی باشیش بێ ئەگەر ئێمە خۆمان نەبین و خۆمان ڕێک نەبین و خۆمان ئەم هەرێمی کوردستانە وەک موئەسسەسەیەکی گرنگ و گەورە بەلامانەوە مامەڵەی لەگەڵ نەکەین، دەرفەتیش بێ کورد هیچی دەست ناکەوێ. ئەم قەیرانی سیاسیە چارەسەر نەبێ، من پێم وایە قەیرانی دارایی زۆر زەحمەتە چارەسەر بێ، قەیرانی یاسایی زۆر زەحمەتە چارەسەر بێ و شێواز و یا مەسەلەی دەسەڵات و حکومڕانی لە هەرێمی کوردستاندا یا حکوومەتی هەرێمی کوردستان باری دۆخی ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێ و هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ نیگەرانتر و بێئومێدتر دەبن لە حکومڕانی و لە دەسەڵاتی خۆیان و لە حکوومەتەکەی خۆیان و لە بەرپرسانی هەرێمی کوردستان. هەموو شتێدا بەرپرسیارە. ئەوەی کە دەسەڵاتی زیاترە و ئەوەی کە زیاتری بۆ دەچێتە سەر هەنگاو نەنێ بۆ چاکردنەوەی و ئاساییکردنەوەی ئەو لە هەمیان زیاتر بەرپرسیارە. و ئێمە وەکو خۆشمان وەکو کۆمەڵی ئیسلامیش هەمیشە گوتومانە دەشیلەینەوە کە ئێمە لەگەڵ ئاساییکردنەوەی ئەم بارودۆخەین و لەگەڵ چاکردنی ئەم بارودۆخەین و لەگەڵ ئەوەی کە سازش بکرێ بۆ سازان بۆ ڕێکەوتن و ئێمە ئامادەیشمان هەیە بێنین لە پشک و بەشی خۆمان لە هێندی مافی خۆمان کە هیچ پەیوەندی بە ئاساییکردنەوەی بارودۆخەکەش نییە، پەکی نەکەوتە سەر ئێمە، بەڵام ئامادەیمان هەیە ئەگەر بۆ ئەم خەڵک و میلەتە قازانج بێ ئێمە بین دەستی لێ هەڵبگرین و ئەگەر نا بەڕاستی وەکو باسم کرد ئەم بارودۆخە هەر بەم شێوەیە بەردەوام نابێ و لەگەڵ ئەوەش کە من پێم وایە قەزیەی حکومەت یعنی ئەو موئەسساتێک کە لە هەرێمی کوردستان هەیە بە پەرلەمانەوە کە پەکی خراوە، بە حکومەتەوە کە سەری لێ شێواوە، بە دامەزاوەکانی تر کە یعنی کاری خۆیان باش ناکەن، لەگەڵ ئەوەشدا من بوونی حکومەت و دەسەڵاتێکی کوردی لە هەرێمی کوردستان کە ئەو پەیوەندی بە قەزەی نەتەوایەتیەوە هەیە، پەیوەندی بە قەزەی نیشتیمانیەوە هەیە، هەر بە پێویست دەزانم مانەوەشی ئێمە ببین یان نەبین، هەر بە پێویست دەزانم بەڕاستی ئەو مەوزوعە پەیوەندی نەکرد بە ئێمەوە نیە، ئەم نەوەی ئێستا پەیوەندی بە نەوەکانی داهاتوشمانەوە هەیە، نەکەین هیچ کەسێک ئامانجیەوە بێ ئەم بارودۆخە تێک بچێت، چونکەوە نە ئاڕاستەیەکی باشە و نە ئامانجێکی باشە و نە ئامانجی باش تحقیق دەکاو و نە هیچ بەڕاستی یعنی مافێکیش یا حەقێکیش یا ئامانجێکیش دەستەبەر دەکا. بۆ ئێمە کە پرسیار دەکرێت ئایا ئێوە بۆ لەم حکومەتەی پڕ قەیراناویە ناکشێنەوە، ئێمە وەڵامەکەمان بە کورتی ئەمە بووە، ئێمە بۆ بەرژەوەندی خەڵک دەوێ، بۆ خزمەتی خەڵک، هەتان بەڕاستی ئەنیمە تعبیرم ئێستا بەنسبەت خۆم ئەگە دروست بێ پێم دروسترە کە وەزیری خەڵک بم نەک وەزیری دەسەڵات، یعنی مەبەست و ئامانج لێ خزمەتکردن بە خەڵک، ئەم خەڵکە هەژار و ستەم دیدێ دڵی خۆش بکرێ و دووسێ کاری بۆ ڕایی بکرێ و ئەگەر نەشتوانم کارەکانی
هەموو بۆ جێبەجێ بکەم یا ئامانجەکە یا داواکاریەکە بۆ جێبەجێ بکەم خۆ لانی کەم دوو قسەی خۆشی لەگەڵ بکەم لانی کەم دڵی خۆشکەم ینی بەڵێنی پێ بدەم کە هەوڵ دەدەم داواکاریەکە جێبەجێ کەم کێشەکە چارەسەر بکەم بۆیە ئێمە بەلە بەرچاوگرتنی بارودۆخە سیاسیەکەش ینی کۆمەڵی ئیسلامی نا لە هیچ قۆناغێکیدا دێ زەرەر و زیان لە خەڵک و جەماوەرێک دەگەێنێ کە ئەگەر لە ئێمە سودمەند بێ و ئەگەر ینی قازانج لە ئێمە بکە و ئەگەر بەرژەوەندێکی گسکەی تەحقیق بێ ئەمە ناکە دوو بۆ کۆمەڵی ئیسلامی نابێتە مایە ئەوەی کە قەیرانی سیاسی هەیە بێ قەیرانی سیاسیەکە قوڵتر کاتەوە و زیادی کە بە هیچ شێوەیەکی بۆیە بە لە بەرچاو دووگرتنی ئەم دوو هۆکارە ئەمە لە بەرچاو دەگیرێ هەر کاتێک ئەمە وای پێویست کرد ینی بە لە بەرچاوکردنی ئەم دوو هۆکارە ئێمە لە حکومەت بکشینەوە دەکشینەوە کۆمەڵی ئیسلامی و معلوماتتان وەکو خۆی چ بەرژەوەندێکی مادی دەستکەوتووە کوا دەستکەوتەکانی کۆمەڵی ئیسلامی کوا ئەو بەندانەی ئەو 11 بەندەی کە ئێمە بۆ بەشداریکردن لە کابینی هەشتەمی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێککەوتین جێبەجێ بووە سەیان جێبەجێ بووە بەڵام بۆ بەسم ینی کۆمەڵی ئیسلامی بەڵام بۆ خەڵک جیاوازە کە بزانم خەڵک بەرژەوەندی لەوەدا هەیە و خەڵک پێی خۆشە قەیدی بەرژەوەندی و مەسلحەتەکانی کۆمەڵی ئیسلامی ناکە و ئەگەر لەوەدا کۆمەڵی ئیسلامی قازانجی کرد بێ ئەگەر نوێنەرەکانی توانی بیان خزمەتی خەڵک بکەن و کەمێک لە خەمەکانی خەڵک کەم بکەنەوە ئەوە شتێکی کەیە و ئەوەش دێرە بە دڵسۆزانە بە تایبەتی ئەوە ڕوون لە ئەندامانی کۆمەڵی ئیسلامیە وەلەو چاویان لە ماف و لە ئیمتیازات نەبووە الحەقە یعنی من کە لە وەزارەتێک بەشدار لە وەزارەتێک داوام دەکەم زۆر بەکەمی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە دەبێت ئامانجمان زۆر گەورەتر بکەین ئامانجی ئێوە دەبێت دڵخۆشکردنی خەڵک بێ و جێبەجێبوونی داواکاریەکانی خەڵک بێ و خەڵک و جەماوەر لە ئەدای نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی ڕازی بن و دەرکەوێ بسەلمێ کە ئەگەر خەڵکی ئیسلامی لەدەسەڵات بێ و دەستکراوە بێ کاکە دەتوانێت خزمەتی خەڵک بکە ئەوەندە ئەوە بۆ کۆمەڵی ئیسلامی و ئەندامەکانی سەربەرزن بۆیە فشاریان نەبووە بەڵام هەر وەکو بەبیرهێنانەوەی کە ئێمە دەبێت ئامانجمان ئەوە بێ سەبارەت بە قەیرانی دارایی کە تۆزێک باسی بارودۆخە سیاسیەکەم کرد قەیرانی دارایی بە تایبەتیش ئەوەی کە پاشەکەوتی موچەیە ئەمن لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران وەک ینی ئەرکی سەرشانم و بەرپرسیارەتی خۆم لەم ئەنجومەنەکە ئەندامێکم لەوێ قسەی خۆمم کردووە و لە کۆبنەوەی نۆی شەش باسیەوەم کرد کە ئێمە کاتی خۆی کە سیستەمی پاشەکەوتی موچەمان داهێنا بڕیارماندا بڕیارەکەمان وا بۆ هەر کاتێک نرخی نەوت بەرز بۆ ئێمە چاو پێداخشانەوەی پێدا دەکەین کەمێم وەکو ئەندامێک لەم ئەنجومەنە داوا دەکەم کە چاو بە سیستەمی پاشەکەوتی موچە دابەخشێنینەوە دارە مبرر هێنرایەوە کە بۆچی ناکرێ ئەم بەرز سەرۆکی حکومەت هەم بەرز جێگیر سەرۆکی حکومەت کە یەکەم ئەم نرخە ثابت نییە ئێمە ژوتم لە قەدەر ئەوەی کە ثابت دەبێت مانگێک دوو مانگ سێ مانگ ثابتە کە زیادی کردووە ئێمەش گۆڕانکاری بکەین دووەم باسەوەی کرا کە دیارە ئەو کاتێ فعلا ئێمە کە سیستەمی پاشەکەوتی موچەمان بڕیا لەسەردا 150,000 بەرمیلی کەرکووکیش هەرێمی کوردستان لە ڕێگەی خۆی دەیفرۆشت ئەمە حکومەتی عراقی ئەمەی بڕی واتە لەو کاتدا ئەمە براکە ئەو نرخێ بەرز بووە ئەم 150,000 بەرمیلش قەتع بوو ئەمە فعلا یانی کاریگەری هەیە لەسەر داهاتی گشتی نەوت ئەمە بەس ئەوە لێرە دەکە لەوانەیە پرسیار بکرێ کاکی ئێوە وەکو بۆ ئەم خەڵکە بۆ موچەخۆران بە تایبەتی بە بارودۆخێکی سەختدا تێدەپەڕن و بەڕاستی فعلا وایە چیتان کردووە ئەمن ئەوە وەکو هەڵوێستی خۆم ئەمن بەڕاستی لەگەڵ ئەوە بووم کە چای پێدا بخشینەوە ئێستاش لەگەڵم ینی یەک لەبارە خۆم ئامادەییم هەیە ئێمە کە لە موسێ لە باڵەکان لە هەموو زیاتر بردراوە کە 175 بردراوە ئامادەییم هەیە ئێمە زیاتر ببردرێ بەڵام ئی خەڵکێک بەڕاستی کە ئەم دەزانم ئێستا ژیانی ناسوڕێ چای پێدا بخشینەوە بەرزی بکەینەوە و چاشی بکەینەوە
سەبارەت بە شێوازی حکومڕانی و خزمەتکردن و وەزارەت بەڕێوەبردن ئەمەش چەند قسەیەکتان عەرز بکەم. طبعا دوور لە ئەو بنەمانەی کە لە کتێبەکان دانووسراوە یا لە سایتەکان یا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یا هەندێک پرۆژە لە وڵاتی خۆشمانێنی پرۆژەی زرق و بەرق بێعەیب پێشکەش کراوە کە لە واقعیشدا بەڕاستی هیچی جێبەجێ نەکراوە یا زۆر کەمی جێبەجێ کراوە. بەڕاستی من کە باز دەکەم هێندێک ئەزموونی خۆمە کە دەمەوێت ناوەش گوتومە بڵاویشم کردوتەوە دەمەوێت خەڵک بێتە سەر ئەم قەناعەتانە، خەڵک ئەمەی بۆ دروست بێت کە دەکرێت حکومڕانی بە شێوازێکی نوێ بە لە بەرچاوکردنی واقع و پێکهاتەی کۆمەڵگەی کوردەواری ئەنجام بدرێت. یەکەم کێشەی ئێمە بەشێکی لەوە دروست بووە کە فەراغێکی گەورە هەیە، دیوارێکی پتەو هەیە لە نێوان خەڵک و دەسەڵات. خەڵک بە دەسەڵاتی خۆی ناگا، ناتوانێت بیبینێ لە نزیکەوە کێشەکانی خۆی بۆ باسکە و گرفتەکانی خۆی ڕوون کاتەوە، داواکاریەکانی خۆی پێشکەش بکە. ئەمە بەڕاستی هەمیشە گرفتێک بووە. ئێمە یەکەم هەنگاومان بریتی بۆ لەوەی کە ئەم دەرگانە بکەینەوە و ئەم دیوارە بشکێنین. بۆ زۆریش قازانجمان لێ کردووە. 3 پرزگە هەبوو، ئێستا هیچ پرزگەیەک نییە کە پرزگە بۆ پرسین و ناونووسینەوە شتێکیە، بەڵام بۆ مەنعکردن بۆ 3 پرزگە ڕێگرتن هیچ پرزگەیەک نییە کە ئێمە لەوەدا بەڕاستی قازانجمان کردووە کە خەڵکمان زۆر بینیوە هەست ینی ئاگاداری کێشە و گرفتەکانی خەڵکی، دەزانی خەڵک لە کێشەی چییە و لە هەمان کاتیشدا بەڕاستی ئەوەش بۆ ڕوون دەبێتەوە کە چۆن مشکلەکانی چارەسەر بکەین، داواکاریەکانی چییە و دڵیشی خۆش بووە ئیوا هەبوو وتی کاکە بەس ئەمن مادام ئێوەم بینی و توانین بە ئێوە بگەم هیچ کێشەیەکم نییە، هیچ داواکاریم نییە. دیکاکە بزانم کێشەی خەڵک هەر بەمە چارەسەر بێ بەشێکی بۆ نەیکەی، ینی حکومەت بۆ نایکەی. وێرای ئەمەش ئێمە دەرگای وەزارەت کراوەتەوە و خۆشمان لە مەیدانی سەردانی شوێنەکانمان کردووە، سەردانی قەزاکان، ناحیەکان، زۆر بێ هەر شوێنەکان و لەوێ لەگەڵ ئەو چنین توێژە کە پەیوەندی بە ئێمەوە هەبووە کۆبووینەوە و گوێمان لێگرتوون و نەکەر ئەوە لە ڕێگەی بڵاوکردنەوەی ژمارەی مۆبایل، ئەوە هەندێک لە ڕێگەی ئیمێلەوە، هەندێک لە ڕێگەی فەیسبوک و پەیجەوە، بە هەر شێوازی لە شێوازەکان خەڵک قسەی خۆی هەبووە، داواکاری خۆی گیاند و ئێمەش حەقیقەتەن گوێمان لێگرتووە، وەڵامیشمان داوەتەوە. هەر نمونێکی سادە بێنمەوە، ئێمە ئەو پەیجێکی هەمانە نامەدەنێردرێن هەمیشە. نامەکان هەمیان بەڕاستی هەر بە خەتی خۆم جوابی دەدەمەوە و بۆشی چکان دەکرێت و جوابەکەی ئێمە بەڕەسمی پێدەگاتەوە. زۆر شێوازمان گرتووە دەبەر بۆی کە لە هەر کەناڵێکەوە خەڵک قسەی هەبێ و بتوانێت قسەکەی خۆی بکاوە بیگەێنێ. ئەمە زۆرشی بۆ ڕوون کردینەوە. یەک چەند جار بووە خەڵکێک هاتووە مام حاجیەک پیاوێکی بەتەمەن کێشەی 40 ساڵ پێش ئێستای باس کردووە، بەخوا هەبووە 50 ساڵ پێش ئێستا کێشەی هێناوە. پێم وتە کاکە مام حاجی باشە بۆ دوای 40 ساڵ جەنابەت ئێستا دەی باسی ئەم کێشەیە دەکەی، خۆ دەکرێت لە کاتی خۆیدا باسی بکەیت. یەکوتی کاکە جا من توانیمە ینی لە ڕابردوودا بەڕێوەبەرێکی گشتی ببینم تا وەزیری ببینم کێشەی خۆمی بۆ باس بکەم. ئەم شێوازی مامەڵەکردن لەگەڵ خەڵک و هاوڵاتی بۆ وڵاتی ئێمە ناگونجێت. ڕاستە ڕۆژێکی لە ئەنجومەنی وەزیران بەڕێزێک فەرمووی کاکەوە پێویست ناکە هاوڵاتی ببینرێ بەم شێوەیە، ئەگەر ئێمە هەر کەس کاری خۆی بکە، وەزیر کاری خۆی بکە، مدیر عام کاری خۆی بکە، مدیر کاری خۆی بکە، تم ڕاست دەکەی. بەڵام ئایا لە کوردستانی ئێمە ئەمانە کاری خۆیان بە تەواوی بەجددی کردووە تا خەڵک پێویست نەکە ئەگەر کێشەیەکی هەیە لە بەڕێبەراتەکەی خۆی کێشەکەی چارەسەر بێ زوڵمی لێ نەکرێ یا ئەگەر بەرتی نەدات کێشەکەی چارەسەر نەبێ. ئایا ئەمە بووە لە هەرێمی کوردستان؟ دووەم نێشتنی قۆڕەخکاری. طبعا بە شێوەیەکی یاسایی هێندێشی و بەڕێک و پێچی قۆڕەخکاری هەبووە
لە زۆر بواردا ئێمە بە بەڕێنماییەکان کە دەستکاری چەند ڕێنماییمان کردووە بەڕاستی بەس بۆی کە قۆڕخکاری نهێڵێ بۆ نمونە گەرمی بنێتۆ کێمە عادەتەن گەرمی بنێتۆ ئێمە لە وڵاتی خۆمان نیمانە بەم شێوەیە تا ئێستا کارگەی وا پێشکەوتو دروست نەکراوە کە گەرمی بنێتۆ بە پێی پێویست بۆ هەرێمی کوردستان بەرهەم بێنێ لە تورکیاوە دەهێنرێ پێشتر دوو کۆمپانیا سێ کۆمپانیا قۆرخی کردبوو ئێمە بڕیارماندا یعنی ساڵی پار بڕیارماندا کە هەر کۆمپانیایەک بۆی هەیە تەنها 1000 تەن گەرمی بنێتۆ بێنێ من ناڵی بەڕاستی هەر کەس دێ بە پێ ڕێنماییەکان بە ئەوەندە مافی هەیە تاوان بەداخەوە هێندێک لەو کۆمپانیانێ خەڵک خراپ فێر کراوە خەڵک فێری ئەوەی کراوە کە هەر گەندەڵی بکە یعنی شتەکەی هەروکو خۆی لێ بکاتەوە ینی چۆن چاکت کردووە ئەوەکو خۆی لێ بکاتەوە ئێمە نمازن ئەگەدار نەبووین هەرسا ئەو کۆمپانیای کە مۆڵەتی پێدراوە کە 1000 تەن بێنێ هەرچوو ئەو مۆڵەتی ئێمە کە بەدەستی گەیشتووە بەو کۆمپانیای داوە کە ئێمە قۆڕەخاریەکەمان لێوەرگرتووەتەوە پێی فرۆشتووە بە دەفتەرێک بە دەفتەر نیوێ بەداخەوە خەڵکیش هاوکاری بۆم قەزانە خەڵک دەبێت جورئەتی هەبێ خەڵک دەبێت بەڕاستی بێمنەت بێ کاکە بڕۆ بێنە مادام پشگیری دەکەم مادام مۆڵەتم پێدای مافی خۆتە دەچی دەهێنی بۆیە یعنی ئێمە هەوڵمان داوە بەڕاستی ئەو قۆڕخکاریە کەم بکەینەوە و ئەو کۆمپانیا هەر کۆمپانیایەک بێ ئی حزب بێ حزبی دەسەڵاتدار و هەر کەسێک بێ کە پارەدار بێ یا پلەدار بێ ئێمە بەڕاستی بەیەک چاو تەماشامان کردوون و تعاملمان لەگەڵ کردوون و هێندێک خەڵک لە قۆناغی ڕابردووکە هێندێک پرۆژەی استراتیژی هەبووە کە داوا لێکراوە یا شەریکە بەشی بنیان لێ ناگەرن ئێمە ئەوانشمان هەموو لابردووە ئێمە کاکە چێ دێ بابێ پشتگیری دەکەین و لێ ناگەرن یەک کەسیش دینارێکی لێ بستێنێ ئەمەش هەنگاوێکی کە بۆ خۆمان لە عەمەلی ناو قەزەکەی دابن